سڵاتوانێ بێەوەم کاتتان باش بە ڕێزان لاڵقی شتری بەرنامەی ئەڤڕۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا و ڕادبێ ئاسمانی ئازادی جارێشتر پێتان دەگەینەوە لە میانەی بەردەوامی ناکۆچی و گفتوگۆکان لەبارەی پرسی دەستوری داهاتووی هەرێمی کوردستانە ئەوەی لە ئێستا دەبیندرێ فەزاکەی داگیر کردووە لە مابینی لایەنە سیاسیەکان گفتوگۆ و ناکۆچی لایەنە سیاسیەکان چڕ بۆتەوە لەسەر جۆری سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش لەسەر مەسلەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ناو پەرلەمان یان لە دەرەوەی پەرلەمان و چاودێران بەشێک لەم گفتوگۆیانەوەی ئێستا دەبیندرێن لە چوارچێوەی تێگەیشتنی تەسچی حزبی بەرژەوەندی تەسچی حزبیەوە سەیری ئەم دابەشبوونە دەکەن لە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ گفتوگۆی ئەوە دەکەین کە جیا لەم دابەشبوونە سیاسی کە بەرئەنجامی ململانەی تەسچی حزبیە ڕۆڵی ژنان و تێگەیشتنی ژن چییە لەبارەی پرسی دەستوری داهاتووی هەرێمی کوردستان کە ئێستا لێژنەی ئامادەکردنی دەستور بەشێکی زۆر لە مادەکانی نووسیوەتەوە ئایا ئەم ناکۆچیانی لە نێوان لایەنە سیاسیەکانەیە چ پەیوەندێکی بە ماف و ئازادیەکانی ژنان و بەرژەوەندی ژنان هەیە ئەوەی دەبیندرێ لایەنە سیاسیەکان و پیاوان هەریەکە ڕەچەتەی خۆی لەبارەی سیستەمی سیاسی پێشکەشەکە ئەی ژنان ڕەچەتە و لیستێک لە داواکاری جەوهریان هەیە پێگە و ڕۆڵی ئاین لەم دەستورە چ لێکەوتێکی دەبێت لەبارەی پرسی مافەکانی ژنان لە دەستوری داهاتووی هەرێمی کوردستان گفتوگۆ لەبارەی ڕۆڵ و دیری ژنان لەبارەی پرسی دەستوری هەرێمی کوردستان دەکەین بە بەشداری بەڕێز ڕێگاڕەوف نووسەر و کۆمەڵناس کە ماوەیەک ڕێگاخان لە درەوەی وڵاتە ماوەیەکە بە سەفەرێکی کورد گەڕاوەتەوە هەرێمی کوردستان ڕێگاخانم کاتت باش و بەخێر بێتەوە بە وڵات زۆر سپاس لەوە دەست پێ بکەم ئێوە ساڵانێکی زۆرە گفتوگۆ لەبارەی و چالاکی دەنوێن لەبارەی پرسی مافەکانی ژنان و چۆنێتی بەرەو پێشبردننی پرسی دەستوری هەرێمی کوردستان و مافەکانی ژنان لەم دەستورە ڕۆڵ و دیدی ژنان لەم دەستورە ئێوە چۆن سێری گرنگی بەشداری ژنان دەکەن لەبارەی پرسی دەستورەوە بێگومان دەستور ئەو بەشەیە کە ئیتر سایاکە بەسەر کۆمەلگادا ینی تۆ بۆ دیارریەکە بەپێی دەستور ژنان چ ڕێگە و جێگە و ڕێگەیەکیان هەیە لە کۆمەلگادا ئەوەی کە تا ئێستا من ویستومە و بینیومە بەداخەوە بەشدارێکی زۆر ناچالاکە لەو بوارەدا کە بە بڕای من کارەساتە چونکە دەستور بۆ دیارریەکات کە هەموو ئەو هەوڵ و کۆشتەی کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا لە کۆمەلگای کوردستانە لەلایەن ڕێکخراوەکانی ژنانەوە کەسایەتیەکانەوە هەڵسوڕاوانەوە لەلایەن هەر تاکێکی ئازادی خوازەوە کە هەوڵ درراوە بۆی کە مافەکانی ژنان وەک مافی ئینسانی یەکسان بە پیاوان جێگیر کرێت ئەبێ لەم دەستوریا کۆ بکرێتەوە بێ لەم دەستوریا ڕنگ باتەوە بەڵام من هەست ناکەم ئەو کارە کراوە بەجێ هەڵراوە بۆچی ئێستا ئەم ناکۆچە سیاسیانی لە مابینی لایەنە سیاسیەکان دەبیندرێت تاجەن پێگەی ژنان بەشێکە لە ململانەیە مافەکانی ژنان بۆچی یان پرسیارەکە بەم شکلە بکەم ئەم ناکۆچیتی و ئەو ڕەچەتەی لە داواکاریانە دەبینی لایەنە سیاسیەکان پێشکەشیەکەن پێگەی ژن هەیە لەناو ئەو داواکاریانە من پێم وایە پێگەی ژن نییە لەبەرەوەی بە بڕای من دوو هۆکاری هەیە هۆکاریکیان ئەوەیە کە کۆمەلگایەکی پیاوسالاریە بێگومان سیاست و ئەحزاب زۆری لە دەستی پیاوانایە پیاوان بە معنای تاکی پیاو ناڵێم پیاوان بە معنای ئەوەی کە سیاست وە جۆرێک لە بیرکردنەوەی کەزاڵە بەسەر کۆمەلگادا ئەجناخۆکرێ ژنیش لەو جێگایە بێ بە هەمان شێوە بیرکاتەوە بەڵام ئەوەی کەسایی کردووە ئەوەیە کە ژنان لە هەوڵ دەدەن بۆ مافەکانی ژنان بۆ مافی یەکسان بەڵام لە شوێنێکی زۆر خواردترەوە یعنی هەستەکەی زۆر لە خوارەوەیە کەەوە بڕای من ئەبێت بێتە سەر ئەم ئاستا ئەوەی کە من لێ ئەترسم یاخودەوەی کە زەنگێکی خەتەرناکە لە ئێستایا کە دەوری ژنیتیانە کە لە دەستورە زۆر ئاساسە مەسلەی دینە یعنی ئەگەر ژن لەم فرسەتەیە لەم کاتەیە قسە لەسەر دید و بۆچوونی خۆی نەکات لەسەر مەسلەی دین و تەدەخولی دین لە ژیانی تاکەکانی کۆمەلگادا لە ژیانی نەک تەنها ژنە لە ژیانی مناڵە لە ژیانی ژنە لە ژیانی پیاواندا لە ژیانی هەموو تاکی کۆمەلگای کوردستانە بە بڕای مەسلەیەکی زۆر حیاتیە ئەگەر لەمای قسە نەکەیت کەواتە جێگەت زۆر لە دواوەیە من پێم وایە هەم ژنان بەجیان هێشتووە ئەم بوارە اینجا شاید پەیوەندی بەوە هەبێت کە جورئەتی ئەوەیان نییە کە من کە دەڵم جورئەتی ئەویان نیە من ڕاشکاوانە هەمیشاڵم
دیایی دین لە دەوڵەت جیایی دین لە دەوڵەت بۆیە ڕەنگە جورئەتی ئەوان نەبێ ڕێکخراوەکانیشنان بە ئاشکرا بڵن جیایی دین لە دەوڵەت و دین ببێتە شتێکی تایبەتی کەسەکان خۆیان بەشێکی ڕەنگە ئەوە بێت بەشێکی ئەوەیە کە خۆیان بە سیستمێکی وا بیرەکەنەوە باوەڕیان بەوە هەیە کە دین بمێنێتەوە لە دەستورە پێ دوایە ئەم دەستوری کە لە ئێستا خەریکە جاریشتر کە ململانەی لەسەر دروست بوو ئێستا لێژنێکی تازە پێکێنراوە بۆ نووسینەوە بۆ پێشکەشکردنی با بڵێن شێوازیشتر لە جێژیرکردنی شێوازیشتر لە حکومڕانی لەم دەستورە پێ دوایە دیدی ئەو عقلەتێکی بە دوور بێ لە دید و عقلەتێکی پیاو سالانەنە بێگومان نەخێر چونکە تۆ هەرفی ئەو ئەبێ بەشداری خۆی بکات ئەبێ هەوڵی خۆی بات کۆششی خۆی بکات تەنانەت ئەگەر هەموو یاساکانیش زۆربەی زۆری دەستوریش قسە لەسەرەوە بکە کە مافی ژن یەکسان بکە ئەگەر بە پێی دەستور بڵێت ئاینی ئیسلام هیچ شتێک نابێت ئاینی پەیڕەوی ئاینی ئیسلام بشکێنێت یعنی ژنان هیچ مافیەکەت بۆ دەستەبەر نەکرات چکە مافی تەلاق دێتە پێشەوە مافی وەرەسە دێتە پێشەوە مافی نایەکسان دێتە پێشەوە مافی فرەژنی دێتە پێشە هەموو ئەوانە دیسانەوە یعنی تۆ جارێکتر تەسبیتیەکەیتەوە ئێستا بە تایبەتی با بڵێن لێژنەی نووسینەوەی دەستور گفتوگۆکانی لێرە وەستاوە کە پێگەی ئاینی ئیسلامە لە دەستوری داهاتووی هەرێمی کوردستان بێگومان دەمەوێت ئەم ڕوونکردنەوە بدەم کە ئێمە کاتێک قسە لەسەر ئاینی خەڵک ئاینی ئیسلامەکەین مەبەستمان لە مسلمانێکی ملی نییە کە ئاینداری خۆی وەکو قەنەعاتێکی شخصی دەکاتن وەکو حەقێکی شخصی خۆی بەڵام کاتێ ئێمە قسە لەسەر پرۆژەیەکی سیاسی ئاینی دەکەین کاتێ لایانی سیاسی بە مەبەستی سیاسی دێ داوای دەوڵەتی دینی دەکات قسەکە ئێمە تێگەیشتنەکە زەنابیشت پێم وایە هەر لەم چوارچێوەیە پرسیارەکەم ئەوە بوو کە ئێستا دەستوری هەرێمی کوردستان لە خەریکە ئێستا لەم چەند ڕۆژەی گفتوگۆکە لەسەرەوە وەستاوە کە پێگە و شوێنی ئاین چی بێ لەم دەستورە بەشێک لەلایەنە سیاسیەکان دابەش بوونە دەیانەوێ بڵێن کە دەبێ هەمان مادەی پێشتر کە لە مسودەی پێشترە بوو لە مادەی 6 وەروە لەوەی لە دەستوری عێراق کە ئەوەیە دەڵێ نابی سەرچاوە نەگۆڕەکانی ئاینی ئیسلام سەرچاوی سەرکی یاسادانانە نابێ هیچ یاسایەک دەربچێت دژی بنەما نەگۆڕەکان و شریعەتی ئیسلام بێ دەنگێکی تریشەیە کە ئێستا دەیەوێ دەستکاری ئەمە بکاتن کە ئەم گرفتە دروست نەبێ پرسیارەکە من ئەوەیە کە ئاست و پێگەی ڕۆڵی دین لەم دەستورە لێکەوتی دەبێت لەسەر ماف و ئازادیەکان لەسەر مەسلەی ژنان بێگومان دەیبێت من یەک تەوزیحی بچووک بم لەسەرەوەی کە وەختێ باز لە جیاکردنەوەی دین لە دام و دەستگا ڕسمیەکان و یاساکان ئەەکەین هەر دیندارێک بە مەیلی خۆی ڕۆژی چەند جار نوێژەکات ڕۆژ وەگرێت ئیتاعەتی خۆیەکە حەق خۆیەتی بەڵام قسەکە لەسەرەوەی و هەمیشەش هەی بوو ئەم حەقا من پێم وانە هیچ کەسێ لەسەر مەسلەی ئاین لە وڵاتەیە چەوسێنرابێتەوە بە پێچەوانە ئەوانەی کە ئاین باوەڕیان بە ئاین نەبوو چەوسێنراونەتەوە بۆیە من لە کۆمەلگایەکی ئاینیە کە یاساکانی ئیسلام زاڵە بەسەریا من جێگەم نابێتەوە کەسێکی ئازادی خوازیە خودوە کەسێک کە باوەڕم بە دین نییە بەڵام کەسێک کە دیندارە لە کۆمەلگایەکی سکولار و ئیلمانیدا جێگەیە بێتەوە کەواتە کامیان باشترە بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا تەنها من بۆ هەموو تاکەکانی کۆمەلگا هەمومان نتوانین بێکەوە بژین لە یەک کۆمەلگادا کۆمەلگایەکە کە ئیلمانی بێت کە دین جیا بکرێتەوە لە یاسا و دەستور و مافەکان بێگومان تەسیری هەیە چونکە دین ڕوانگە و دیدگایەکی هەیە وەک جۆرێک لە ئایدۆلۆژیایەکی دینی کە زاڵ بێت کەواتە لە دیدگای دینەکەوەیە هەمومان دەزانین سەرچاوی چی مەسیحیەت بێت چی ئیسلام و بە تایبەت لە ئێستادا قسە لەسەر ئاینی ئیسلامە لە دیدگای و بۆچوونی ئاینی ئیسلامەوە ژن ئیجباریە حجاب کات ژن یعنی هەموو ئەو خاڵانەی کە من پێم وایە پێویست ناکە لێرە حسابیان بکەم چکە هەمومان کۆمەلگای کوردستان شارەزایە بۆ خاڵانەی کە لە ئاینی ئیسلامە هاتووە بۆیە ئێستا فرسەتی ئەوەمان بۆ هاتووە ئەگەر حیزبێک دیفاع لەم جەبهەیەکە ئەگەر حیزبێک هەوڵی ئەوەدا بە بڕوای منە بێ بچینە پشتی ئەوە چونکە ڕێگەخان ئەوە ڕێگەیەکە بۆی کە بتوانێت ئەو بکاتەوە وڵاتانی پێشکەوتوو لە وڵاتێکی پێشکەوتوو وڵاتێکی وەکو سوید دەژین ئەوەی هێزە سیاسیەکان دابەشەکە ئەوەی هەڵوێستەکان جیا دەکاتەوە یعنی بنەما و فکری تێڕوانینی پارتە سیاسیەکانە مەبەستمە بڵێم کە بۆچی لە کوردستان بەرەیەک دروست نابێ یعنی بەرەی پڵێ ئەمە بەرەی چەپ و دیموکراسی خوازەکانە ئەمە بەرەی ئەوانی ترە کە دەزانین دیدگایان چۆنە هەمیشە بەرژەوەندی تەسچی حزبی بەرەکان دابەشەکاتن کێشەکە لەوەیە کە من پێم وایە هێشتا کێشمەکێشەکان
نەگەشتۆتە ئەوەی کە تاکەکانی کۆمەلگای کوردستان وەکو تاک بیر بکەنەوە هێشتا ئینتیمای حزبیمان بە قوترە هەتاوی وەکو تاک تەنانەت بۆ نمونە من تۆ فلان فیسار دەنگین بە حزبێک کە سوورە زانین لە قازانجی خۆمان نییە بەڵام لە بەروی حزبی ئێمەیە دەنگی پێدەین لە ئەوروپا بۆ جۆرە دەنگ نادرێت لە بەرەوەی من وەکو تاک بیر ئەەکەمەوە بە جیاواز لە حزب وەختێ من دەنگێن بە حزبێک لە ئەوروپا تا 4 ساڵی تر ئیسراحەتەکەم ئەگەر خۆم کاری سیاسی حرفەیی نەکەم بێگومان مەجموعە کەسێک هەیە کە کاری سیاسی و حزبیەکەن بەڵام ئەمومی خەڵک کە لە کۆمەلگای کوردستان ڕێک پێچەوانەکێتی هەموو خەڵک خەریکی سیاسەتە هیچ ناکات یعنی مەبەستمەوەیە تۆ کە دەنگتدا بە حزبەکە لە دوای 4 ساڵ بە دەنگێک ئەیگۆڕیت یعنی هەم جێگە دەستی تۆ دیارە لە دەنگدانەکەیە چکە وەکو فەرد بیرەکەیتەوە وەکو حیزب بیر ناکەیتەوە ئەگەر حیزبەکە 100 ساڵیش دەنگت پێدا بێت کە زانیت ئەم حیزبە بە قازانجی تۆ دەنگ نادا ئەیگۆڕێت ینی مەبەستمەوەیە بەڵام ئێمە ئینتیمای حزبیمان بەهێزترە هەتا مەساڵحی یەکگرتووی خەڵک یاخود ئەو بەرژەوەندیانەی کە من وەکو تاک ئیسفادەی لە یەکەم بۆ نمونە لەم دەنگدانەیە باز لەوە دەکەی کە هەموو خەڵک ینی بەشداری دەکەیان هەم خەڵک سیاسەت دەکاتن لەوەها دۆخێکە پێ دوایە لەناو ئەو هەموو خەڵکا پێگەی ڕەگەزی مینە یان ژن ئەکتیڤ بێ لە فەزای سیاسەتە ئەزین چۆنە ئەگەر قسە لەسەر ئەکتیڤ بوون بکەین دوو جۆر ئەکتیڤ هەیە ژن دیارە لە کۆمەلگای ئێمەیە بەڵام کەواتە ئەکتیڤە بەس من پێم وانی ئەم ئەکتیڤە بێ کە تۆ مەبەستە ئەکتیڤ بە معنای ئەوەی کە فشار بخاتە سەر دەسەڵات کە فشار بخاتە سەرەوەی کە ڕەوتی کۆمەلگا یاخود دید و بۆچوونی کۆمەلگا بگۆڕێ بە ئاراستەیەکی یەکسانی خوازانە و ئینسانیانە من پێم وایە ئەمەیانی دیارنی لەمەیە ئەکتیڤ نییە ئەگەر هەژبێ زۆر زەعیفە زۆر لاوازە بەڵام وەکو ژن هەیە ئەم ئەکتیڤ بوونە نەبوونا پەیوەندی بەوە هەیە کە ئێستا پارتی پرۆژەی خۆیە بۆ دەستور گۆڕان هەیەی یەکێتیەتی ئەحزابەکانی تر ئیسلامیەکان هەموو هەیەی تێگەیشتنی خۆی لەبارەی دەستورەوە دەبینێ ناکۆچیەکانەوەی ئێستا هەیە هەمووانی هەندێکی کۆ کردوەوە هەندێکی دابڕیوە پەیوەندی بە مەسەلەی ژنانەوە نییە کە خۆمان داتاکان دەبین لەبارەی پرسی ژنان داتای ترس ناکەن کە پێشێری مافەکان نەکرێت بەڵام لەم یعنی دۆخەدا ئەوەی نەبووتە بابەت ئەوەی نەبووتە جێگای بابەت پرسی ژنانە مافەکانی ژنانە لەم دەستورە لە کاتێک ئێمە دەیان ڕێکخراوی ژنانمان هەیە پارتس پێشێک لە پارتە سیاسیەکان ژنان لە سەرکردایەتی ئەم پارتە سیاسیانن مەبەستمەوەی کە بۆچی ئەمە نابێتە بەشێک لە بابەت ناکۆچی با بڵێن سیاسیانی نێو پارتە سیاسیەکان سڕبوونەوەی بەم ئاستی ئێستا دەگات بەشێکی پەیوەندی هەیە کە لە ناو پارتە سیاسیەکانە پیاوان باڵا دەستن و ژنان ئەم ڕۆڵیان نییە بێگومان نابێ ئەو ڕۆڵە یعنی ئەو ڕۆڵەمان نابێ بیرچێک کە پیاوان هەیەە لە ناو حیزبەکانە بەڵام هاوکات من پرسیارێکم هەیە کە لە کۆمەلگای کوردستان لە پەرلەمانی کوردستانە ئەنجومەنێک هەیە بەناوی ئەنجومەنی خانمان لە هەموو شوێنێکی دنیا لە شوێنێکەوە بەڵێ لە ناو حکوومەتە وەختێک مەسەلەی دەستور دێتە پێشەوە ئیشی ئەو ئەنجومەنە ئەوەیە کە پەیوەندی بکە بە ڕێکخراوەکانی ژنانەوە کە پرۆپۆزۆڵی خۆیان لەسەر مەسەلەی دەستور هین کات ینی پشتی دوو ڕۆژی تر ئەوان موعیدەیشانەیە لەسەرم بابەتە بە تەمان قسەی بکەن بەڵام درەنگە ینی قسەکەی منەوەیە تۆ ناکرێ قیتارەکەتان نیوەی ڕۆیشتووە تۆ بە پەلە ڕاکەی بە دوایە ینی حتمما ئەکەویت مەبەستمەوەیە کابێت تۆ لە پرۆسەکە بەشدار بیت نەک لە دوای پرۆسەکە تۆ هینکەیت یعنی لە یەکەم ڕۆژی قسە و باز لەسەر دەستور ئەبواە ئەم ئەنجومەنە فعال وایە ئەم ئەنجومەنە وەکو ئەنجومەنێکی حکومی مولزەم بێ بەوەی کە ئارا و بویر و بۆچوونی ڕێکخراوەکان کۆبکاتەوە هەم ئەمان نیان کردو هەم ڕێکخراوەکانیش ئەم فشاریان بۆ نەهێناوە یعنی من پێم وایە لە هەردوو لاوەیە لە داواکاری جەوهەریان نییە ئەگەریش هەیان بێت داوایان نەکردووە من پێم وایە دەستور زۆر ئەساسی قسەی لەسەر بکرێت چونکە دەستور یعنی بە کورتی و بە کوردیەکەی مەسیری ژنە لە کۆمەلگای کوردستانە سبەینە دەستورە کە ور دەکرێتەوە بۆ یاساکان سبەینە دەستورە کە بەشێک لەوە مەسەلەن یاسای توندوتیژی خێزانیە کە من خوێندومەتەوە یعنی یاساکە زۆر کێشەیتیایە زۆر ناڕۆشنیتیایە زۆری پەیوەندی بەوە هەیە کە ئاین لە دەستور جیا بکرێتەوە لە یاساکان جیا بکرێتەوە لە دەسەڵات جیا بکرێتەوە زۆری پەیوەندی بە یعنی مەبەستم وایە زۆر شت هەیە کە ئەچێتەوە ناو دەستور و ئەساسیە کاتی خۆی کە یاسای باری کەسێتی هەمار کرایەوە ئەو ئولانانەی کە با بڵێن پێداگیریان کردوتیان مەسلەی قەدەغەکردنی فرەژنی بە شێوەی یەکجارێکی باتن
نابێت لە بەڕێ ئەمە دژی بنەمانە گۆڕەکانی ئاینی ئیسلامە مەبەستنەوەی لە کاتێک کە ئێستا داوا دەکرێت ئەمە جێگیر بکرێت لە داهاتوو هەمان ئەم کێشەیە بۆ ڕۆژنان بە دیویشترە دروستە بێتەوە لە مەسلەی پێگەی یعنی پەیوەندی نێوان ژن و سیاست ئێمە هەمیشە لەم ناوچانە گرفتێکمانەیە یعنی ژنان لە ئاستیشی لە ئاستی پراوێزە دەبین لە بواری سیاسی لە ماوەی ڕابردوو کۆتا دانرا لە هەرێمی کوردستان لە پەرلەمانە بۆی ژنان بتوانن ئەم ڕێژەیە ببڕن ئێستا لێژنەیەکی دەستور دانراوە هەڵە نەبم یەک دوو ژنی تێدا لە کۆی 21 کەسە مەبەست نوێ هەمیشە ژنان ئەوەی دەبیندرێن لە پەراوێزی کاری سیاسی کەچی لە دۆخیشە ئەوەی کە زۆرترین ڕوبەڕووی چاوسانەوە دەبێتەوە ژنانن بۆچی ئەم دۆخە ژنان چالاک ناکە یعنی ئەم بارە بابەتیە جەنابتان کۆمەڵناسی یعنی پێچەوانەکەی دروست ناکە بۆی ژنان بە باشتر بێنە سەر لە ساحەکە و ڕوبەڕووی باشتری ئەم دۆخە بنەوە من پێم وایە بە بڕای من هێشتا ژنان یاخود بزوتنەوەی ژنان بەو هینە نەگەیشتووە بەو ئەنجامە نەگەیشتووە کە هەر قسەیەک لە مەسلەی ژنان سیاسەتە هێشتا پیان وایە کاری ڕێکخراوەی یا کاری کۆمەکردنە بە ژنان کۆمەکە هاوکاریە زۆرتر لە شێوەی NGOیە من پێم وایە بیرکردنەوەی سیاسی ڕێکخراوەکانی ژنان لەو ئاستەیە کە بەداخەوە ئەمە گرفتێکی گەورە بۆ دروستەکە چونکە تۆ لە هەر شتێک قسە بکەیت ئەگەر قسە لەسەر مافی ژنانە ئەبێ لە یاسایە تەسبیت بکرێت ئەگەر قسە لەسەر ئازادی ژنانە بێ لە یاسایە تەسبیتی بکەیت تۆ بێ بە یاسا من ئازاد بکەیت بۆی سبینێ ئەگەر یەکێک حدودی خۆی تێپەڕان و ئازادی منی پێشێل کرد من بە یاسا بتوانم جوابی بمەوە بتوانم شکاتی لێ بکەم بتوانم بی بە مەدادگا بڵم بە پێی یاسا تۆ مافی منت پێشێل کردووە کە ئەمە یعنی بە کورت و هینەکەی بە کورتی پاکراوەکەی ینی سیاست ئەگەر ئەمە لەم جەوهرە تێنەگەین بەشداری سیاست نەکەین کەواتە ناتوانین تەسیراتیشمان هەبێت ئەم ناکۆچیانی ئەوەی ئێستا دەبیدریان ئەوەی فەزاکەی داگیر کردو دەتوانین بڵێن ناکۆچی و ململانەیەکی پیاوانەیە بێگومان دەتوانین بەڵام من پێم وایە ئێستا لە حاڵی حازرە ململانەیەکە ئەگەر چی قازانجی حیزبیشی تیابێت بە بڕوای من کۆمەلگای کوردستان لە ڕێگایەکایە کە ئێوێ خۆی یەکلایی کاتەوە لەسەر مەسەلەی دین اینجا ئەو هێزە بە هێزەیانە نازانم بەڵام من ئێستا ناتوانم ئەو باسیەوە بکەم بەڵام ئەتوانم هۆکارەکانی باسکەم لە بەهێزی و بێهێزیشیە بەڵام لە عینی حاڵە من پێم وایە هەردوو تەرەفەکە هێزی خۆیان کۆوەکەنەوە چه ئیسلامیەکان کە بە هەموو هێزیانەوە ئەیانەوەی یاساکانی پشتبەستوو بە دین و قورئان بهێڵنەوە شەریعە بهێڵنەوە بەرەیەکی تریش کە بەکە هەموو کەم و کورتیەکیەوە بە هەر دیدگایەکی حزبیەوە بە هەر جۆرێک کە مەسلحەتی هەیە بە بڕای من ئەوە کێشەی من نییە ئەوەی کە مهمە بە بڕای من ئەم خەتە بەرێتە پێشەوە لە ئێستاە چونکە ئەگەر حزبێک مەسلحەتی خۆی لەوەیە کە دین لە دەستور جیا بکاتەوە منیش ئیسفادەی لەکەم تەنانەت ئیسلامیەکانیش ئیسفادەی لەکەن بەڵام کاتێک کە پارتە سیاسیەکان هەموو مەسلحەتی خۆی لەوە کۆ بکاتەوە کە لە دژایەتی پارتیشی تر بێ هاوپەیمانەتی لەگەر تەنانەت ئیسلامیەکانیش بکاتن تەنازول ئێستا هەندێک لەلایەنی سیاسی لە ڕاستیە بەپێی ئەو زانیاریی من هەمە کە پێداگیری گرنگ دەکەن لەسەرەوەی کە پێگەی ئاین وەکۆی بەغای لێنێ بە جۆی لە جۆرەکان ئێمە چوارچیویکی سنووردار بە خۆمان دروست نەکەین بەڵام هەندێک جار یعنی زۆربەی جار سازژە سیاسیەکان لەسەر ماف و ئازادیەکانی خەڵک دەکرێتن یعنی مەترسیەکە لەوەیە لە ڕاستیە وەکەوەی لە ڕابردوو لەسەر مادەی 6 کرا بە بڕوای من هەرچی ناڕۆشنتر بین لەسەر مەسەلەی دین ماف و ئازادەکانی خەڵکیش ناڕۆشنترە بێت هەرچی ڕۆشنتر لە یاساکان و لە دەستورە بنووسرێت کە دین چ جێگەیەکی هەیە چ جێگەیەکی نییە بۆ دانانی یاساکان و ئەوانەی دوای ئەو مەرحەلەی دوای ئەویش دێت ئاسانترە بێت چونکە تۆ هەرچی خامز بهێڵیتەوە نەوێریت قسەی لەسەر بکەیت نەوێری جورئەتی ئەو مناقەشەیە بکەیت بە ناڕۆشنی ئەمێنێتەوە لە کۆمەلگایە ئەو باسە قەت ناکرێت کە بە بڕوای من هەیە ئەو باسە من هیوادارم خەڵکی دەنگ نەدا بەو جیهەتانەی کە چونکە ئەوەش ڕێگەیەکی فشارە دەنگیان پێمەدەن ئەو هێزانەی کە یانوێ بمێنێتەوە ڕێگاخان ئەمە ئەزمموی وڵاتانی جیامانەیە لەبارەی پرسی دەستور ینی ئەزمموی وڵاتێکی وڵاتی عەربی و ئیسلامیمانەیە دو ئەزمون موزەجی تونسە کە مەسەلەی دەستور لەم 1-2 ساڵی ڕابردوو کە بە بەردەوام ژنانی چێک بوو لەو هێزانە لە هەفتەی ڕۆژێکیان دیاری کردبوو تەنیا بە چالاکی خۆپشاندان و سەرشەخان هەموو ڕۆژانە تا توانیان لە وڵاتیشی ئیسلامی و ئەمما دێلا بن کە گۆگۆی هەرێمی کوردستانی هیچ قەیدێک بۆ خۆیان دروست نەکەن یعنی مەبەستم
بۆچی ژنان ئێستا یان چۆن دەکرێت لە داهاتوە ڕۆڵی زیاتر بژێڕن مەسلەی مستەڵقالبوونی ژنان تەنیا بە ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی هەز ناکەی جۆرێکە لە یعنی لە بوونیان بە پەراوێز کە ئێمە دەزانین ئاست و کاریگەری ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی تاکوێیە؟ بێگومان من پێشتر وتم ئەوان خەریکی کۆمەلگای مەدەنین کارێکی باشە کەس ئینکاری لەوە ناکە بەس وەکەوەی لێ هاتووە کە ئێوە بۆ خۆتان خەریکی ئەو شتانە بن لەوێەوە کۆمەک بکەن بە ژنان فریا و ژنانە بکەون کاڕەشیان لێکرێ لەم لاشەوە سیاست بەدەستی چیە کە ئەمەیان زۆر زەرورە من ناڵم ئەو لا ئیهمال بکرێ بەڵام ئەوەی کە زۆر گرنگە سیاسەتە تۆ نمونەی تونست تێناوە کە نمونەیەکی زۆر باشە تاکە وڵاتە لە هەموو وڵاتانی عەرەبیە کە توانیوێتی دەستورەکەی بۆ جۆرە بێت لە وڵاتی سوید وەختێک کاری کۆمەڵایەتی کرابەوەی کە ڕێکخراوەکان ژنان بیبنە پێشەوە کۆمەک بە ژنان کۆمەک بە مناڵان کۆمەک بە پیر و پەکەوتەکان هاوکات لەگەڵ ئەوەیە بوو کە بزوتنەوەی ژنان هاتە دەرەوە تەدەخولی کرد لە سیاسەتە ئەگەر تۆ هاوکات نەبێ ئەم تەناقوزە گەورەیە دروستە بکە لە ئێستا لە کوردستانە دروست بووە کاری ڕێکخراوەیی یەکەیت ڕاکەڕاکەکە یەکەی هەمووان ناکەی بەرهەمت نییە یعنی من پێم وایە ئەم 20 ساڵە ئێمە کاری زۆرمان کردووە چەندان ژن کە زۆر باشە چەندان ژن لە مردن ڕزگار کراوە کۆمەکی پێکراوە جیا بۆتەوە کێشەی بۆ حلکراوە کێشەی خێزانی بۆ چارەسەر کراوە مناڵەکەی نەبینی و بینیوێتی باوکەکە بە هەمان شێوە بەڵام چیت کرد لە دەستورە ینی ئەگەر دیقەتی بین نمونونەکەی بڵێن سەری مارەکە لە شوێنێک ئێمە خەریکی ڕێگوایە وەکو مار و پەیژەکە چیتە سەر مارەکە تخواتوێتەوە خوارەوە ینی دیسانەوە لەوێ حرەکەتەکەیتەوە ئێستا سەدان و دەتوانین بڵێن هەزاران ڕێکخرا و کۆمەڵی ژنان هەیە لە ئاستی پارتە سیاسیەکان لە ماوەی ڕابردوو ژنانی سەرکردەی پارتە سیاسیەکان بۆ خۆیان ئەوەی چوارچێوییان بۆ خۆیان دروست کردووە هەز ناکرێت کە کاری با بڵێن ژنانی مەدەنی ژنانی سکۆلار کارێکی پەرتەوازانەیە و کەمتر چوارچێویی ڕێکخراوی هەیە بۆی فشاری جدی دروست بکاتن من پێم وایە قسەکە لەویان نییە من پێم وایە ئاسۆیە کە ئەم بزوتنەوەی هەیەی بە تاک و بە ڕێکخراوەکانیەوە ئاسۆکەی ناڕۆشنە زۆر شخصیت و ڕێکخرا و کەسایەتی هەیە کە پیان باشە دین لە دەوڵەت جیا بکرێتەوە بەزەوەی کە تۆڵی کۆی نەکردوونەتەوە بەشێکی ئەوەیە کە هەمووی سەر بە حیزبێکن هەرێکە و سەر بە حیزبێکە دیدگای حیزبەکە زاڵە بەسەریە بەداخەوە کە یێتە سەرەوەی مەسلەی حیزبایەتەکەی بۆ مهمترە کە ئەمە لە ژنانیش ڕەنگی یاوەتەوە نمونەیەک بڵم حیزبی لیبرالی سوید هەیە کە فۆلک پارتی پێڵەن حیزبی خەڵکی پێڵەن یەکێک لە باشترین و دیارترین فێمینیستەکانی وڵاتی سوید سەر بەو حیزبەیە سەر بە حیزبی چەپ نییە کە بەداخەوە منەڵم بەڵام چەندین جار دەنگی بە دژی حیزبەکەی خۆی داوە بە قازانجی چەپەکان دەنگی داوە بە ئاشکراش ئێڵێت ڕەخنە لە حیزبەکە یەکرێت لە هەندێک نقاتێک کە دژی ژنانە مەبەستمەوەیە ئەبێ ئەم جورئەتە لە خۆمان نیشان بین ئەبێ سنووری حیزبەکان تێپەڕێن سنووری ڕێکخراوەکانیش تێپەڕێن حزب لای ئێمە بەجێ لە زۆرەکانی سەکاری سیاسی بۆتە ئامانج نەک وەسیلە ڕێگوایە دەستی بەستوین هێشتا خۆمان من بۆیە وتم تاک وەکو تاک نەهاتۆتە دەرەوە لە کۆمەلگایە ئەگەر تۆ سەر بە هەر حیزبێک بی لەبەرەوەی تاک وەکو تاک هینیت ئازادی خۆتت هەیە من کێشەم نییە سەر بە هەرچ حیزبێک بیت بەڵام تۆ جورئەتی ئەوەت هەبێ وەکو تاک بیر بکەیتەوە نەک هەمیشە وەکو حیزب چی وت بەس گوێ بگریت قسەکەی من ئەلێرەیە ئەجنا لە کۆمەلگای ئەوروپیشە حیزبایەتی هەیە لە هەموو شوێنێک حیزبایەتی هەیە بەڵام تاکەکان هیچ وەخت تاکێتی خۆیان لەدەست نایان لە ناو حیزبەکە ناتوێنەوە لە ناو حیزبەکە ئەمە زۆر گرنگە من وەک شخص بچمە ناو هەر حیزبێکە و مەجبورم ملزم بم بۆ قسانی کە حیزب پێمەڵێ ئەجنا ئەمکەنە دەرەوە بۆ هەر ڕێکخراوێک و ئەندامێکی تری چالاکی ناو کۆمەلگاش وایە من پێم وایە ببینە دەرەوە لەم چوارچێوەیە ئەجنا ڕێگەیەکی ترمان نییە لەم بەردۆخی ئێستا بە تایبەتی ئەم بەردۆخی لە ساڵی ڕابردوو بۆ عێراق و هەرێمی کوردستان دروست بوو دروستبوونی ڕێکخراوی تیرۆریستی داعش و پەرەسەندنی بیری توندڕەوی لە ئاستی با بڵێن لە ئاسی سەرسوورەکان ئەو هەڕەشانی کە داعش لە ڕووی سەربازیەوە دەیکا هاوکات ئەو هەڕەشانی کە لە ئاستی نێوخۆییش مەسلەی چوونی سەدان گەنجلێرەوە بۆ ناو داعش و بەشێک لە دام و دەستگا پەروەردەی و ئاینەکان کە بوونەتە شوێنێک یان بوون بە شوێنێک بۆ پەروەردەکردن و پێگەاندنی گەنجی توندڕە و لە ڕووی فکریەوە ئەمانە تا چەند یعنی ئەمن و مزەزەی داعش و تەتەڕوفی فکری دینی ئێمە دەبێ وەکو ئەزمونێک سەیری بکەین و لە ئاسی فکری ئێمە ڕوبەڕووی ئەم دۆخە ببینەوە و دەستوری ژێشێک لەو کەناڵی خەباتانە بە بڕوای من نمونەیەکی زۆر باشە چونکە ئەوەی داعشەی کات شتێک نییە لە خارجی قورئان بێت
بۆیە ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی کە تۆ نمونەیەکی باش لە بەردەستا بێت کە بتوانی دەستور جیاکەیتەوە یاساکان جیاکەیتەوە سیستمێکی سێکولار دابنێت چونکە داعش زۆر جار وتراوە داعشی نووسوو ئەو یعنی داعش هەرەوە نییە کە لە مەیدانی شەڕەکە دژت ئەوەستێتەوە کەوێ لە ماوەی 24 ساعتە بیگۆڕێت و سیستمەکەی بگۆڕێ ئەوەی کە یەکگرتو داوایەکەوەی کە بزوتنەوەی ئیسلامی داوایەکەوەی کە ڕێکخراوەکانی تر داوایەکەن فقط ڕێگایەکی پەرلەمانیان گرتوۆتە بەر ئەگینا هەمان دەستور و یاسا داواکەن وەرە یەک بەندی مخالفی بێ بە شریعی ئیسلام ئەوان قبوڵیانێ هەموو ئەو شتانی داعشێکە ڕەبتی بە قورئان و شریعی ئیسلامەوە هەیە بۆیە من پێم وایە ئەمە زەنگێکی خەتەرە ئەگەرچی خەتەرەکەی داعش ئێستا لە حاڵی حازە شاید لەسەر کوردستان نەماوە بەڵام ئەبێ هەمیشە ئەومان لە خیاڵا بێ کە سیستمی کوردستان ئەبێ سیستمێکی سێکولار بێ بۆی هەمومان جێگەمان شاید حاڵی ئەوەشین کە لەم کوردستانی خۆمان ساڵانێک هەبووە ئاینی ینی ملی یعنی نالی و مەحوی و قانع و پیاوی منەوەری زۆر گەورە و یعنی کوردی دروست کردووە نیشتیمانی دروست کردووە بەڵام هەندێک لە ناڵین هەمووی هەندێک لە ناوەندەکان ئەو ڕۆڵە دەبین یعنی مەبەست نوێکە هەندێک جار کە ئەگەر دین وەکو خۆی مامەڵەیەکی مەدەنیانی لەگەڵ بکرێ دەکرێت قانعەت بۆ دروست بکە بەڵام دەکرێت ئەم چەند مەلایاشت بۆ دروست بکە کە لێرە چوون بۆ ناو داعش من پێم وایە بێگومان ئێستا پێوتری ئیسلامی سیاسی بەڵام هەمیشە سەرچاوی لە ئیسلامەوە وەرگرتووە ئەگەر بە من بڵیت من پێم وایە پیرەمێرد ئەگەرچی حاجی بوو من نمونەی پیرەمێردم پێ جوانترە تا نالی شعرەکانی نالی ڕاستە زۆر شعری جوانی هەیە لەباری شعریە و زۆر سەرکەوتو تا ئێستاش هیچ کەس ناتوانێت پێشی پێباتەوە بەڵام ئەوەی پیرەمێرد کردی لە ئاستی عملە ژنی هێنایە دەرەوە لە دەرگای ماڵەکانیەدا بۆی ژن خوێنەواری فێربێ من پێم وایە ئەمەیە ڕێک ئەوە بەڵام قسەکە لەسەرەوەی بوو ئەبێ لەسەر پیاوانی ئاینی بۆ سینم کارە بکات لە دنیای شتیوانە بۆ پیاوانی ئاینی کۆمەک بکە بەوە کۆتایی هاتووە چی بکرێ بۆ ئەوەی چیتر لەم ململانەیە سیاسی هەیە کە هەمووی بە عەقڵی پیاوانە و سیاسیانی پیا و کۆنتترۆلیان کردووە خەریکە مەسلەی دەستور بۆ ئاراستەیەکی زۆر خەتەر و بەرژەوەندی تەسک دەبن ژنانیش بەشدار بن لەم دۆخە و ڕۆڵیان ئەبێ لە دەستوری داهاتووی هەرێمی کوردستانە تەنها چارەسەر ئەوەیە کە ئەبێ قسە بکەین لەسەر دەستور ئەبێت تەدەخل بکەین کاتی خۆی من هەمیشە ئەو نمونەیاڵم کە باز لە کوشتنی ژنان کرا من زۆر باش بیرمە ساڵانی 93 وەکو قومبەلەیەک تەقیەوە لە ناو کۆمەلگای کوردستانە چۆن باز لەواناکەن بەرەڵان بکوژرێن بەڵام دوای چەندین ساڵ لە کار و چالاکی ئەوە تا ئێستا هەموو ڕێکخراوەکانی ژنان قسەی لەک مە بەستمەوەیە کە شتێک کە تابووە قسەی لەسەر بکرێ چونە ناو سیاسەتیش قسە لەسەر جای دین لە سیستم و دام و دەستگاکان بێگومانی چێکە لە تابووەکان بەڵام بێ بیشکێنین و مەحاڵی ژنێشکانی ئەو تابووە قسەکردن لەسەری جورئەتیەوێ و ئازایەتیەوێ ئێستا فرسەتێتی ڕێگەڕەوف نووسەر و کۆمەڵاس گەلک سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەی ئەڤڕۆ سوپاس بۆ تێگەیشتن و زانیاریەکانت بەم جۆرە بینەران هاتینە کۆتاییان بە مەڵقەی بەرنامەی ئەڤڕۆ کە تێدا لەبارەی ڕۆڵ و دیری ژنان لەسەر پرسی دەستوری هەرێمی کوردستان قسەمان کرد تاوکات بە تایبەتیش قسەمان لەسەر ڕۆڵ و پێگەی ئاین لە دەستوری هەرێمی کوردستان کرد و دەمێت جارێشترەوە دووپات بکەمەوە کاتێ ئێمە قسە لەسەر ئاین و پێگەی ئاین لە دەستوری داهاتوی هەرێمی کوردستان دەکەین مەبەستمان لە ئاینێکی ملی نییە مەبەستمان لە ممارەسەی ئاینی خەڵک نییە کە حەقی خۆیانە بەڵکو ئێمە قسە لەسەر پرۆژە و بەرنامەیەکی سیاسی دینی مەبەستدار دەکەین کە کۆت و بند و ئازادیەکان سنووردا دەکات تاڵقی شتری بەرنامەی ئەڤڕۆ بۆ قسەکردن لە چوارچێوەی زنجیرەیەک بەرنامە لەسەر پرسی دەستوری هەرێمی کوردستان و دەرکردنی لەم ململانەیە تەسچەی هەیە و کردنی بە پرسێکی کۆمەلگایی و بەشداری پێکردنی و بەشداریکردنی خەڵک لەم دەستورە پێتان دەگەینەوە کاتێکی خۆش بۆ ئەملاک سوپاس بۆ ئاورانم لە ستودیەکان.